یەکێک لە هەنگاوەکانی حکوومەت هەرێمی کوردستان ئەوە بووە کە داهات بەرز بکرێتەوە و خەرجەکانیش کەم بکرێت. ئەمە ڕێچەی گرتووە شارەوانەکانی هەولێریش بە جۆرەی پێویستوانیان لە ماوەی ئەم ساڵدا داهاتی شارەوانەکان زیاد بکەن بە جۆرەی ئەو پلانێک ئێستا لەسەر شاشە دەبینن کە لە مانجی کانونی دووەم یاخود لە سەرەتای ئەم ساڵەوە کە 2 ملیار و 33 ملیۆن دینار داهاتی مانجی کانونی دووەم بووە و لە مانجی شوبات وەک دەبینن کە نزیکەی 2 ملیار دینار بووە و مانجی ئادار بەرز بۆتەوە بۆ 2 ملیار و 447 ملیۆن دینار. ئەمە مانگ لە دوای مانگ داهاتی شارەوانەکان زیادی کردو. لە مانجی نیسانیش بە هەمان شێوە دیسان داهاتەکان بەرز بۆتەوە بۆ سەروی 5 ملیار دینار لە مانجی نیسان و لە مانجی ئایاریش کەمێک داهاتەکە دابەزیوە گەیشتۆ تا 2 ملیار و 519 ملیۆن دینار و لە مانجی حوزەیران دیسان جارێکی دیکە بەرز بۆتەوە گەیشتۆتە بەرزترین ئاست کە 7 ملیار و 114 ملیۆن دینار بووە. یعنی بە جۆرەی داهاتەکان دەردەکەوێت کە لە مانجی حوزەیران داهاتەکان بەرز بۆتەوە بە جۆرەی داهاتەکان بەراورد بە مانگەکانی پێش خۆی زۆر زیادی کردووە. لە مانجی تەمووز دابەزیوە بۆ سەروی 4 ملیار دینار و لە مانجی ئاب دیسان دەبینن کە داهاتەکان بەرز بۆتەوە بۆ سەروی 5 ملیار دینار و کۆی گشتی داهاتەکان بە شێوەیەکی گشتی لە ماوەی تاکو مانجی ئەیلول گەیشتۆتە 37 ملیار و 438 ملیۆن دینار. ئەمە بە جۆرەی ئەو داتانە بوو کە شارەوانی سەرۆکاتی شارەوانی هەولێر بێمەیداوە. ینی ئامانچ لەو هەنگاوانە زیادکردنی داهاتی حکوومەتەوە کەمکردنەوەی خەرجەکانە سەرڕای ئەوەی کە لە داهاتی شارەوانیەکان کۆمەڵێک پرۆژەی زۆر باشی خزمەتگوزاری لە شاری هەولێر جێبەجێکراون کە بریتین لە پرۆژەکانی قیرتاوکردن، پرۆژەکانی ئاوەڕۆ، پرۆژەکانی نوێژەنکردنەوەی بازاڕەکان. ئەمانە هەموو لە داهاتی شارەوانیەکان بووە کە لە ماوەی ئەم ساڵدا و لە ساڵانی ڕابردووش ئەو داهاتە زیادی کردو، بەڵام بە تایبەتی لە ماوەی ئەم ساڵ داهاتەکە بە ڕێژێکی بەرچاو زیادی کردووە. بەڵام بەشێک لە کاسبکاران پێشنیازیەوە دەکەن کە کرێی دوکانەکانن یاخود خزمەتگوزارەکانیان بۆ کەم بکرێتەوە. دێنەوە سەر بابەتی داهاتی شارەوانەکان کە لە ماوەی ئەم ساڵ و ساڵی ڕابردوو بەرز بۆتەوە دەبایە دوای راپۆرتەکەی ئەمە میوانداری عەبدولواحید ئەحمەد بکەین سەرۆکی شارەوانی هەولێر، بەڵام کەمێک دواکەوت. ئێستا دوای چەند هەواڵێک یعنی باسی زیاتری ئەو بەرزبوونەوەی داهاتە دەکەین کە لە گرافیکەش باسمان کرد کە بە چ ڕێژەیەک ئاستەکە زیادی کردووە با مانجی بەرزکردنەوەی داهات بۆ گەنجینەی حکوومەت و دابینکردی موچە و خەرجکردنی پارە بۆ پرۆژەکان. قسەی زیاتر لەسەر بابەتە دەکەین بە میوانداری عەبدولواحید ئەحمەد سەرۆکی شارەوانی هەولێر. کاک ئەحمەد، کاک عەبدولواحید زۆر بەخێر بێ. لەبارەی بەرزکردنەوەی داهاتی شارەوانیەکان دیارە مانگ لە دوای مانگ داهاتەکە زیادی کردو، بەڵام دەپرسیم بە چ شێوازێک ئەو داهاتە بەرز بۆتەوە. بەڵێ زۆر سوپاس بۆ تەرخانەکردنی ئەم دەرفەتە. حقیقەتەن ئێمە دەزانین هەموو کارێک بەڕێ خستن و بە تەرتیبکردن و ئەو زانیارانێکە هەیە وەک داتابیسێک ئەگەر بەکاربێنرێتن بۆ ئەوەی کە بزانی ئەتوو چەند کرێگرتت هەیە و ئەو کرێگرتانە ئایا چەند کریان لەسەر مایەوە کە چەندین ساڵە ئەو کریان نەداوە بەدڵنیاییەوە ئەوانە هەموو کاریگەری دەبێتن لەسەر ئەوەی کە بتوانی ڕێژەی زیادبوونەکەی دیاری بکەیەوە. ئەوە بوو ئێمە لە ساڵی 2020ەوە خەریکی ئەوە بووین کە بتوانین گشت ئەو داتایانەی یان ئەو دوکمنتانێک کە هیتمان لە بەشی داهات کە چەندین ساڵە دەتوانم بڵێم لە ساڵی 1990ەوە کە ئەوانە داخلی کۆمپیوتەر نەکراوە و داتابێزدا نەندراوە بۆی ئێمە توانیمان زیاتر لە ملیۆنێک و 200,000 لاپەڕا تەنیا سکان بکەینەوە و داخلی معلومات بکەینەوە بکەینە داتای کۆمپیوتەری کە داتابێسێک بوو لە دواتر بتوانین ئەو داتابێسی بە شێوەیەک لە شوێیەکان بەکاربینین بۆ ئەوی بزانین هەر کرێگرتێک چەند ساڵە کری نەداوە و چەند کری لەسەرە و ئایا ئەو زیادانی کە هاتووە مەسەن لە ڕێژەی ساڵانە کە لە بۆی زیاد کرایە ئایا پارەکەی داوە نەیداوە. گشت ئەم کاراگەرە ئەمانە کاریگەری هەبوو لەسەر زیادکردنی. کاک عەبدولواحید خۆی هەنگاوی زیادکردنی داهات کارێکی باشە، بەڵام ئەو بارگرانی کە ئێستا لەسەر کرێچیان و خاوەن دوکانەکان دروست بووە بۆ نمونە لە راپۆرتەکە ئاماژەی بۆدا کە کرێکارێک پێشتر 1 ساڵ نزیکەی 80,000 داوە، بەڵام ئێستا بەرز بۆتەوە بۆ 600,000 دینار. یعنی ئەمە نابێتە بارگرانی لەسەر کاسبکارانی ناو بازار؟ بەڵێ ئەمە ئەگەر تاکید ئەگەر تۆزێک زیاتر وردبینەوە لە بابەتەکان تەماشا دەکەین و ئێمە
هیچ بە هیچ شێوەیەک لەسەر کارگەکان و لەسەر زۆربەی هەر زۆری ئەوانی کە کاسبی دەکەنەوە لە سەوانەمان زیاد نەکردووە بەڵکو ئێمە لە داهاتی گشتی کە وەک ئەگەر بۆ نمونە بێنمەوە مەسەن هەندێک نرخمان هەبووە نرخی ڕەمزی بووە لەوانەیە مەسەن لە ساڵی 90ەکان دوکانمان هەبووە بە چەند دینار و بە فلس حساب کراوە کە ئەوانە مایتەوە ئەم ئەوانەمان زیاد کردووە سەرڕای ئەوەش بە شێوەیەک لە شوێیەکان ئەو ڕژەیە کە زیاد کرایە کاریگەری نەکردووە لەسەر کاسبکاران بۆیە بەڕاستی ئێمە زیاتر ئەوەی لە ڕێخستنی داتایەکانی خۆمان لە داهات و ئەو قەرزانەی کە لەکن هاوڵاتیان هەبووە چەندین ساڵە کەڵەکە بووە ئێمە توانیمان بە شێوەیەکی ڕۆکپێک و بێ ئەوەی کە هیچ زەختێک لەسەر هاوڵاتیان بکەینەوە توانیمان ئەو کریانە لە هاوڵاتەکانی خۆمان وەرگرنەوە و بتوانین ئەو ڕێژەیەی کە ئێستا باس دەکەینەوە مانگانە لە بینی 5 میلیارد لە بۆ 7 میلیارد دەدرێتە وەزارەتی شارەوانی گەشت و گوزار کە ئەوش داهاتێکی زۆر باشە لە سەرۆکایەتی شارەوانی کە کۆ دەکرێتەوە. باشە کاک عەبدولواحید لەگەڵ زیادبوونی ئاستی داهات بە ڕێژەی 700 چی کراوە بۆ هەولێر ینی بۆ پرۆژەکان ئایا ئەو پارەی کە زیادە بووە بە خۆتان باسی دەکەن چی زیادەی پێکراوە؟ بەدڵنیاییەوە ئێمە کە هەر کارش دەکەینەوە ئەو کارن لە داهاتەکانی خۆمانەوە بە پێی ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی شارەوانی 115 ئەو داهاتە بۆ کارەکانی خزمەتگوزاری ناوشار بەکاردێتن. ئێمە ئەگە تێبینتان کردووە لە سایتی خۆمان و چەندین ڕۆژان ئەو مەسکار ڕابردوو ڕۆژانە دەبینن ئێمە چەندین گەڕک لەوانەیە بڵێم احتمالە بەس هەفتەی ڕابردوو زیاتر لە 170 کۆڵانمان قیرتاو کردووە. ئەوەش بە بەردەوامی کار دەکردن حتا ئیمڕۆ شوێنشکەمان هەبوو لەسەر ڕێی کەس نەزان کە ئەوێن دەریش قیرتاو کراوە ئێمە لە کۆی گشتی توانم بڵێم ئەو هەفتانێک کە ڕابردوو بووە توانیتمان لە هەر هەفتەیەک چەندین گەڕک وەک ڕۆشنبیری سێبەردان هەولێری نوێ گەڕەکی 8,000 فەرمانبەران و چەندین گەڕچکە کە بەڕاستی پێویستی بە خزمەتگوزاری هەبووە توانیتمان ئەو خزمەتگوزارانە لە قیرتاوکردن و دروستکردنی شەقام و دانانی ئاوەڕۆ و هەروەها چەندین بابەتی کرد کە لە خزمەتگوزاری سەرەکی خۆی دەبێنیتەوە ئەم کارانە بگەنەوێندەر لە سەدا چەندی ئەو پارەیە بۆ پرۆژانەیە لە 115 داهاتی سەرۆکایەتیمان ئێمە بەکاری دێنین بۆ ئەو خزمەتگوزاریانە ئەم کارانش زیاتر کارەکانی پرۆژەکانی مامناوەند و بچوک دەگرێتەوە بەڵام بەدڵنیاییەوە بە زیادبوونی داهاتەکە ڕێژەکە زیاد دەکاتن کە ڕێژەکە زیاد کرد کاری خزمەتگوزاری و گەیاندنی خزمەتگوزاری بۆ گەڕەکەکانی شاری هەولێر زیاد دەکات. باشە ینی ئەو هەنگاوی ئێوە بەردەوام دەبێت لە بەرزون و یاخود لەو ئاستەدا جێگیر دەبێت کە داهاتێکی باشە نەخێر ئێمە تۆمەحمان وایە بەبێ ئەوەی هیچ بارگرانیەکی بۆ هاوڵاتی دروست بکەینەوە تەنها بەو ڕێخستنێک کە باسم کردەوە ئێمە بتوانین داهاتمان زیادکەینەوە بۆ ئەوەی بتوانین کارە خزمەتگوزاریەکانی و خزمەتکردنی هاوڵاتیان دانیشتوانی شاری هەولێر زیاتر بکەینەوە کە ئەویش بەدڵنیاییەوە مستحقی ئەوەیە هەولێر هەرچی بۆ بکەیەوە هەرچی خزمەتگوزارێک بۆ گەینە گەڕەکان بەڕاستی هێشتا کەمە. باشە کاک عەبدولواحید ئەو بڕیارەتان کە وای کردووە داهات بەرز بێتەوە لەسەر چ بنەمایەک بووە؟ بەڵێ ئێمە دەزانین بەخۆی بنەمای اقتصادی کە دادنێتەوە لەسەر ئەوەیە کە ئەتو زۆرترین داتابیس هەبیتن ئەو داتایانە بەکەڵ دێتەوە وەک ئینپوتێک دوایە پاشەوی ئەتو چۆن معالەزە دەکەی پرۆسسینگ دوایە پاشەوی ئاوتپوتەکە چ دەبێتن بەڕاستی لەسەر ئەو بنەمایە ئێمە ئەو داتایانمان کۆ کردەوە ولا چین دەرخەلەلمان هەیە نقاتی زوعف و لاوازەکانمان دەستنیشان کردەوە بە چاکردنەوەی ئەو نقاتانە ئەوە بوو ئاوتکەمەکەمان بەڕاستی کاریگەریی زۆری هەبوو کە توانیمان بەڕاستی لە ڕێگە ئەو ڕێگایەوە ئەو داهاتە زیاد بکەینەوە کە لە دەرەنجامیش دەبێتە خزمەتکردنی زیاتر وەگەیاندنی خزمەتگوزاری زیاتر بۆ گەڕەکەکانی شاری گلەیەک ناتۆتە سەران بۆ نێو بازار بۆ نمونە ینی مەسلەی باج ڕێژەی باج لە هەرێمی کوردستان بەراورد بە وڵاتان کەمترە ئایا ئەو کری خزمەتگوزارانی ئێوە وەکو باج دەبێ ینی مڕاعاتی خەڵکتان کردووە؟ بەڵێ بەدڵنیایەوە ئەمن مەسەن بۆ نمونە کردووە بێنمەوە مەسەلەن زۆر عقودمان هەیە مەسەن عقدی مساتەحەمان هەیە زۆر جار تووشی ئەو گرفتە دەبینە ئەو سوئالی دەبینەوە عقدێکی مساتەحە من پێشتر کە دایتمێ تەنها زەوی بووە ئەو زەویە کە ئەو دەچی بنایەکی لە دووش دەکاتەوە ئیمارەیەک دووش دەکاتەوە لە دوای 15 ساڵ کە عادەکەی تەوا دەبێتەوە دەبێت ئەو بزانێتن کە ئەو بنایە بە زەویەوە بە بنایەوە دەبێتە مولکی حکوومەت ئەم زارایان کە دێتەوە خەڵاندنی بۆ دەکرێتەوە نەک بە گرێبەستی مساتەحەی بۆ دەکرێت بەڵکو گرێبەستی کرێگرتەی بۆ دەکرێتن کە دێتە ئیجار پارەکەی زۆر زیاتر دەکاتەوە بۆیە زۆر خەڵکانێک لەوانەیە غافڵ بوون لەسەر ئەو مۆزوعی ئێستا زۆر بەزەقی زۆر بەوازحی ئەم بابەتە ئێمە لە پێشان ئاراسان دەکەینەوە ئەوەش بەڕاستی کارێکی جاکاریتان کرد لە بینی خواپێدا و ئەو کاسبکارانێک کە لەناو بازاردا هەن بەدڵنیاییەوە مڕاعاتی هەمووان کردیە. زۆر باشە عەبدولواحید ئەحمەد سەرۆکی شارەوانی هەولێر سوپاس کە لەگەڵمان بوویت. سوپاس بێ ئێوەش.